سان لێبێتۆن کاتتان باش لە ستۆدیۆکی دیکەی کراوی کوردستان 24 لەگەڵ میوانێکی دیکەمانەیە بەڕێز سەرۆکی دەستەی وەبەرهێنان هەموو جارە پێکەوە لەگەڵ دکتۆر باسمان لە وەبەرهێنان کردو لە خانوبەرە لە کۆمەڵی پرسی دیکەم جارە باس لە وەبەرهێنانەکەین لە تەکنەلۆژیا بزانین چی کراوە چیە کرێ پلانی حکوومەتی هەرێمی کوردستان چییە دکتۆر بەخێر بێن. سپاس دەکەم کاک کومەرگیان. دکتۆرۆکو سەرەتاش ئاماژەم بۆ کرد چەند جارە پێکەوە گفتوگۆمان کردو ئەم جارە باسمان لە وەبەرهێنان لە چەند کەرتێکی ترا کردووە بەڵام ئەم جارە جیاواز و باسی تەکنەلۆژیایە. بەڵێ چی کراوە بۆ وەبەرهێنان لە تەکنەلۆژیا لە هەرێمی کوردستان؟ طبعا تەکنۆلۆژیا وەکو سکتەر با بڵێن یان کە متعلقە بە چەند سکتەرێکی ترەوە یعنی لە هەدەفە ڕئیسیەکان و ئەساسیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەستیسماریدا بکاتن. طبعا ئێمە کە باسی تەکنۆلۆژیا دەکەین دەینە سەر صناعەتی تەکنۆلۆژی یانش دەینە ئەو صناعەتانەی کە تەکنۆلۆژیایەکی متەتەوەر بەکاری دێنن یان دەینە سەر پرۆژەی کشت و کاڵی کە تەکنۆلۆژیایەکی پێشکەوتو بەکاری دێنی ئەمانە هەمووی ئەو پرۆژانن کە ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان گرنگی پێدەدەین زووتر مامەڵەکانیان بەڕێوە دەبین زووتر مۆڵەتیان پێدەدەین یعنی ئەوەی سوود لە تەکنەلۆژیا ببینێ زیاتر ئێمە گرنگی پێدەدەین ئەوەی کە گرنگە لای ئێمە لە کوردستان ئێمە بتوانین ئەو تەکنۆلۆژیانەی هەیە لە هەر بوارێکی ئەوڕۆ کە خەڵک تێدا لە قطاعاتی اقتصادی لە کوردستان بەکار بێتن بە تایبەتی ئێمە لە قطاعی کشت و کاڵی پێویستیمان بە شتێکە پێ دەڵێن ماس پرۆداکشنێکی زۆر گەورە کە ئێمە پرۆداکشنی گەورەمان دروست کرد لەگەڵ ئەویشدا خەلفیاتی بۆ دروست دەبی لە صناعات بۆ نمونە پەتاتەمان ئینتاجی زۆر بەرز کردەوە ئەی دواتر چی لێ بکەین نافرۆشێ دەیبکە فینگە دەبکە چیپس دەیبنێریە دەرەوەی وڵات ئەمە یعنی حاڵەتێکی سەلیمە لەگەڵ پەتاتەکە کراوە لەگەڵ منتەجاتی تریش لەگەڵ تەماتە لەگەڵ هەموو ئەو منتەجاتە زیراعیانەی کە ئێمە دەمانەوێ حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێ هاتنی لە دەرەوە ڕاگری لێرە ئینتاجیکە دەبێ ئێمە تەکنۆلۆژیایەکی نوێترین تەکنۆلۆژیای دنیا بەکاری بێنین ئێمە لە بواری پەروەردە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ کە جەنابی سەرۆک وەزیران مەدرسەیەکی کردەوە و جەنابی وەزیری پەروەردە بوو جەنابی هێنشەرا کرد بەشێکی زۆری قوتابخانەکان لە هەرێمی کوردستان سوود لە تەکنۆلۆژیای نوێ وەردەگرن لە گەیاندنی معلومات بۆ قوتابیان کە لە قۆناغی سەرەتاییەوە ئاشنایی لەگە تەکنۆلۆژیای نوێ لە هەر بوارێکدا بۆ قوتابی دروست بوو کە گەیشتە قۆناغی پێگەیشتن و ئیشکردن ئەو وەختی دەتوانی ئەو تەکنۆلۆژیا بەکار بێنیتن ئەمە حاڵەتێکی زۆر سەلیمە کە کوردستان ئێستا دەیکاتن لەگەڵ ئەوەشدا ئێستا لە کوردستان بواری تەکنۆلۆژی بۆ حکوومەت گرنگی پێدەدرێ بەوەی ئێمە لە سەرڕێین بۆ دروستکردنی حکوومەتی ئلکترۆنی بۆ داهاتووەکی زۆر نزیک هەموو خەدەماتی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتە ئەلکترۆنی ئێستا کە یاردی پاسیش دروست بووە لەسەر موبایلی خۆمان هەویە ئلکترۆنیمان هەیە کە هەموو معلوماتی شخص لەسەر ئەوە دەبێتن کە ئەوە مواکبە لەگەڵ تەکنۆلۆژیای نوێی عالەمی لەم بوارەدا. بەڵێ دکتۆر ئەگەر کۆمپانیای تەکنۆلۆژی گەورە لە دەرەوە بیانەوێت بێن لە کوردستان کار بکەن پەرە بە تەکنۆلۆژیا بن لە کوردستانە وەبەرهێنان و دەستەی وەبەرهێنان و حکوومەتی هەرێمی کوردستان چ پاڵپشتییانەکە چ ئاسانکارییان بۆ ئەو قسەمە لەگەڵ هیوا کرد ئێستا هیوافندی سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری باسی لەوەمان کرد شەریکاتی گەورە ئەگەر بیانەوێ بێنە هەرێمی کوردستان مەراکزی تەکنۆلۆژی خوان یان مەراکزی خوان دابنن ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان زووتر لە خەڵکی تر مۆڵەتیان پێدەدەین و ئەوانش لە بواری تەکنۆلۆژیا و معلوماتی لینکیان لەگەڵ دروست دەکەن بۆ ئەوەی مستەسمر لە بواری تەکنۆلۆژیا زووتر پرۆژەکەی لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێتن طبعا پێشتریش لەگەڵ وەفدێکی ئەمریکی شەریکەی گوگل سەردانی هەرێمی کوردستانی کردبوو شەریکاتی تریش بە هەمان شێوە دەیانەوێ مرکزێک لە هەرێمی کوردستان دابنن دواتر ببێتە هەبک بۆ ناوچەکانی تری عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستش ئەمە بابەتێکی کە پێشوازی لێکراوە لە هەرێمی کوردستان جەنابی سەرۆک وەزیران پشتگیری دەکا فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری دەیەوێ ئەم بابەتە بکرێتن ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە تەرەف خۆمان وەکو دەستەی وەبەرهێنان هەموو دعمێکی خۆمان بۆ ئەم جۆرە ئەستیسمارە پێشکەش دەکەین و ئاسانکاریان بوو دەکەین تا بتوانن مەراکزی خوان لە هەرێمی کوردستان جێگیر بکەن و ئەوە ئێمەش کردیتمان هەر مەدرسەیەک کە براندێکی عالەمیە تەکنۆلۆژیایەکی نوێ لە بواری تەربیە بەکاردێنی وەسوود لە تەکنۆلۆژیای عالەمی لە زەکای ئستناعی وەردەگری لەگەڵ وەزارەتی پەروەردە ئێمە زیاتر تەسهیلاتیان بوو دەکەین لێ دەگەڕین ئەوانەوە کوبراند بێن لە هەرێمی کوردستان کار بکەن. دکتۆر بەردەوام کە باسمان لەو بەرهێنان و هاتنی کۆمپانیان کردووە حکوومەتی هەرێمی کوردستان جەختی لەوە کردوێتەوە کە بێت دەستی ناوخۆی تێدا بێت خەڵکی ناوخۆ کار لەم کۆمپانیانە بکەن
ئەگەر کۆمپانیای تەکنەلۆژی بێت چۆن کاریان لەگەڵاکەن کە خەڵکی ناوخۆمان پێ بگەێنن. طبعا ئێمە لە کوردستان بە هەر پرۆژەیەکی اقتصادی کە دروست دەبی بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیران و جەنابی سەرۆک وەزیران ئەوەیە کە هەر پرۆژەیەک بەلانی کەم دەبی 175 دانیشتوان یاریمی کوردستان سوود لە دەرفەتی ئیشکردن وەربگرن لە قۆناغی یەکەمدا 125 پرۆژە بووی هەیە خەبیرەکان و ئەوانەی کە ئیش دەکەن لە مەجالەکانی جیاواز و حساس لە دەرەوە بێنن. ئێمە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگەر ئەو جۆرە سیناعەتە زۆر نوێ بێ و خەڵکی شارە زەمان نەبێ مدەیەکمان هەیە ساڵێک تا 2 ساڵ دەتوانین زیاتر استثنایان بۆ بکەین تا خەڵکی هەرێمی کوردستان پێدەگا ئەوجا بگەینە قۆناغی 75 بە 25. طبعا ئێستا لە کوردستان الحەمدولیلا چەند زانکۆیەکی زۆر باش و پرۆفیشنال هەیە. قطاعی تعلیم لە هەرێمی کوردستان زۆر باش لە دوای یعنی چەند ساڵی ڕابردوو پێش کەوتووە. قوتابیەکانمان ئەوانەی کە ئێستا لە پێشانگەش دەیان بینی چ دەرچوو بن یان قوتابی بن زمان زۆر باش دەزانن تەکنۆلۆژیا زۆر باش دەتوانن بەکاری بێنن و مواکبن بۆ ئەحداسی عالەمی و دەتوانن نەک لە هەرێمی کوردستان لەگەڵ شەریکاتی عالەمیش کار بکەن و ئێمە هەرێمی کوردستان ئینشاڵڵا بۆ چەند ساڵێکی تر دەتوانین گەنجەکانمان دەتوانین بنینە وڵاتانی تر بۆ ئەوەی ئیش بکەن چکە ئێمە ژمارەی زۆری خەریژمان هەیە لە بواری هەندەسەیە لە بواری پزیشکە لە هەموو بوارەکانی تری کە عەلاقەیان بە تەکنۆلۆژیا هەیە و سوودیان لە تعلیمی باش وەرگرتووە دەتوانن بچنە وڵاتانی تر ئیش بکەن و سوود لە ئیمکانیاتان وەربگرێتن لە وڵاتان. دکتۆر ئەی چ ئاسانکارێک بۆ کۆمپانیای ناوخۆیی یەکەن لە بواری تەکنەلۆژیا؟ طبعا کۆمپانیای ناوخۆییەکان ئەوانەی کە بیانەوێ تأسیسی پرۆژەیەک بکەن بە تایبەتی لە بواری دیجیتال بانقیک ئەوەی کە یعنی ئێمە ئیسمار دەتوانین وڵاتیان پێ بدەین ئێمە هەموو ناو تەسهیلاتێکمان بۆیان کردووە لێرە چەند شەریکاتێک بەشداریان کردووە کە ئێمە وڵاتی وەبەرهێنانمان پێیان داوە. جگە لەوەشدا زۆر جار مەسەلەن دەبینی پرۆژەیەک پێشکەش دەکرێتن یان چەند پرۆژەیەک پێکەوە بۆ هەمان بابەت پێشکەش دەکردن بەڵام کامەیان زیاتر یعنی بابەتێکی تەکنۆلۆژیای زیاتری بەکارهێناوە سوودی لە تەکنۆلۆژیای نوێرگرا پرۆپۆزەڵەکەی وەردەگیرێ و وڵاتی پێدەدرێتن ئەوانی تر فرامۆژ دەکرێن بۆیە لێرەوەشەوە هەر کۆمپانیایەکی کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان بێوێ پرۆژەیەک سوود لە تەکنۆلۆژیای نوێر بگری ئێمە هەموو ئاسانکارێکی بۆ دەکەین ببێتە پرۆژەیەکی ئابووری. بەڕێز سەرۆکی دەستەی وەبەرهێنان سپاس بۆ ئامادەبوونە دکتۆر. سپاس کاک. سپاس دەکەم.